لە ڕاستیە زانست و زانیاری لەم سەرزەویە ڕۆژ بە ڕۆژ لە زۆربوونە و هەموو شتێک بە تایبەتی زانست و زانیاری لە کەڵەکەبوونە، واتە ئەوەی کە ئێمە لە بەدرێژایی مێژوو هەتا ئەم لەحزەیە زانستمان کۆ کردوێتەوە بە دووری مەزانە ساڵی ئایندە هەمووی بوو بێ بە دووەوەن و تقریباً لەوە ئەچێ ئەوەشی تا ساڵێکی تر کە بەوەی ئێستامانەوە ئەبێ ئەوەی ئێستامانە بێ بە دووەوەنە پێ ئەچێ لە دوای ئەوەش بە ساڵی دیسان ئەویش هەمووی بێتەوە بە دووەوە. تۆ بیری لێکەرەوە مرۆڤایەتی چ قۆناغێکی عەجیبی تێپەڕاندووە لە پەرەپێدانی زانست و معریف. گەشتووینەتە ئەوەی کە ئەمڕۆ لە ماوەیەکی کەمە هەموو ئەوەی کە مرۆڤایەتی بەدەستی هێناوە بە ئاسانی دەوڵەکرێ. ئەی بەرپرسیارەتی ئێمە چییە لەم قۆناغە؟ خۆشەویستانم، پێویستە هەر هەمومان بیرکەینەوە. ئایا ئێمە فریای هەموو زانستی سەرزەویەکەوین؟ بە دڵنیاییەوە نەخ. ئایا ئێمە چی بکەین بۆ ئەوەی بتوانین ئیسفادە لەم شتانە بکەین؟ یەکەم پێویستەکە کۆمەڵە شت هەیە بە شێوە گشتیەکەی سەری لێ دەرکەیت و بیزانی. یعنی ناکرێت تۆ گەنجێبی نەزانی زانستی سایکۆلۆژی باسی چیەکە، نەزانی زانستی سۆسیۆلۆژی باسی چیەکە، نەزانی فەلسەفە باسی چیەکە، نەزانی زانستە شەرعیەکان باسی چیەکەن، نەزانی زانستەکانی بواری بەڕێوەبردن باسی چیەکان، زانستەکانی بواری سیاست باسی چیەکان، و لەو لاشەوە نەزانی کە زانستە ئەزموونگەراییەکانی وەکو فیزیا و کیمیا چییە. و ئازیزان ئەمەی کەوتم تەنها کۆمەڵێشتی باو بوو. ئەگەر من هەرێکێ لەو زانستانە بێنم ئەوەندە بەشی لێ جیابووەتەوە کە تۆ تەنها کاتێکیش کە ئیختیساسی خۆتە تەنانەت ناوی بەشەکانیش هەموو نازان. یعنی کەسێک کارگێڕی کاری تەواو کردووە وەرە پێی بڵێ عادێ عیلمەکانی ئیدارەم بۆ بژمێر، دڵنیاتەکەم نەیزان و ناشتوانێ بشمێر. ئێستا لە هەر بوارێکەوە داخڵە بی سەیرەکی ئەوەندە بەشی جۆرا و جۆری بۆ زیاد بووە و هەر یەکێک لەوانەش اختصاسێکی هەیە. بۆ نمونە سەردانی کۆمپانیایەکی عالەمی بکەیت. ئەم کۆمپانیایە بەدەیان و سەدان جۆر بەس ئەندازیاری هەیە. باش، بەدەیان و سەدان جۆر بەس جۆری کارمەندی هەیە کە ئیشی تایبەتی پێسپێڕاوە. وەرە بۆ یەک بەش، وەرە بۆ بەشی بازارسازی. لە بەشی بازارسازی نەفەرێک هەیە پێی ئەڵێن بە مفەوەز شەریکە، بەڵام دانێکی کە هەیە پێڵن تایبەت بە هی بازارسازی. CEO مان هەیە، ئۆفیسەری تایبەتی بازارسازیمان هەیە. باشە، سیرەکی دانێکی کە مدیرێکە پێی ئەڵێن بەڕێوەبەری مارکە، براندین یان براند مانیجەر. دانەیەکی کە لەو لاوە پێی ئەڵێن کۆنتنت مانیجەر. دانەیەکی کە لەو لاوە پێی ئەڵێن دیجیتال مارکێتینگ مانیجەر. دانەیەکی کە لەو لایە پێی ئەڵێن سۆشیال میدیا مانیجەر. یعنی دانەیەکی کە بەس ئیشی چییە؟ کەستەمەر سەرویس. دانەیەکی کە ئیشی چییە؟ بەس سێلز. دانەیەکی کە سێلز فۆرس مانیجەر، بەڕێوەبەری هێزی فرۆش. یعنی تۆ ئەچیتە ناو هەر بوارێ لە بوارەکانی زانست ئەوەندە فەرعی لێجیابووەتەوە کە کۆمپانیایەک بەس لە بەشی بازارسازیەکەیە نزیکەی 10 جۆر بەڕێوەبەری بازارسازی هەیە، ئیشی هیچ کامیان لە هیچ کامیان ناچێ، هەر هەمووشی بازارسازی. ئەوەندە اختصاسەکە فراوان. ئایا ئەمە سترێسمان بۆ زیاد دەکا؟ ئازیزان، بۆ کەسێ عاشقی عیلم بێ ئەڵێن
گۆم تاقوڵ بێ مەلەی خۆش دڵنیا بە یەکێک لە خۆشیەکانی ئەم سەردەمە ئەوەیە کە عیلم و معریفە زۆر زۆرە و پیشەش زۆرە لەسەر ئەم عیلم و معریفەیە ئێستا تۆ خۆشبەختی لە زەمانێکا لە دایک بوویت ئەتوانی بیرکەیتەوە بڕووی بگەڕی بخوێنیتەوە گوێ بگری تەماشای بازار بکەی هەوڵ بەی لە شتێکا شارەزایی بەیاکەی کە لە ناختەوە حەزت لێت وا بە گرنگی ئەزانی یا ئەکرێتۆ لەسەری بەردەوام کاتێک کە ئەمە ئەەکەی تۆ پێویستت ئازیزان بە ئەوەتان لێ دووبارەکەمەوە پێویستت بەوە نییە خەڵک یاعترافکە بڵێن وەڵات تۆ شەهادە هەیە لەو شتە ئێستا دنیا ئەوەندە پێشکەوتووە ئەمەیە بزانم ئایا تۆ شارەزایت ناڵم شەهادەکە چییە ئەمێ پێ بڵێم تۆ شارەزای دیان ئێستا ئەوەی کە من ئەمەوێ بۆ نمونە من کەسێکمەوێ ئیشێکی داریکراوم بۆ بکە کێشەم نییە گەنجێکی 16 ساڵ بێ بڵێ مامۆساوات من ئەم ئیشت بۆ ئەەکەم دایمەزرێن پارەشی پێم و هیچ بەلاشمە گرنگ نییە کاش بەڵام عیلمەکەی پێبێ لێ هاتوویەکەی هەوێت هەرچی خاون کۆمپانیان هەروە بیرەکاتەوە شەهادە ئاعتراف بۆ تۆ زیادەکە واتە من کە لەسەر بازارسازی و کار و کارجێڕی و بەڕێوەبردن و ئەمانە قسە ئەەکەم ئەڵێم شەهادەیەکم هەیە ماستەرێکم هەیە لە ئەوروپا خوێندومە تۆ بەلا تۆ مهمە بەس ئاستیەکەی ئەم شتانە ئەم سەردەمە ئەوەی تێپەڕاندووە ئەگەر من خۆم مطالعە نەکەم خۆم شت نەزانم خۆم تواناکانی خۆم نەبەمە سەر هیچ زانکۆیە لە ئەوروپا ناتوانێت تۆ وا پێ بگەێنێ بڵێن ئیتر تەواو هیچ زانکۆیە لە هیچ وڵاتێک ناتوانێت تۆ پێ بگەێنێ ئیتر بڵێن وەڵا ئیتر تەواو ئەمە فلان شەهادەی هەیە و نا ئەبێ بیسەلمێنی کە تۆ ئەیزانی و ئەتوانی سەرڕای شەهادەکەش ئەشکرێ شەهادەکەش نەبێ بیسەلمێنی کە تۆ ئەزانیت و ئەتوانیت پێویستی بە چییە؟ پێویستت بەمانەیە کە پێتەڵێن پێویستت بەوەیە کە ببی بە وەرگری زانیاری بە خێرایی تۆ بوارێک هەیە کەسێکمانەیە شارەزابێ ئاواقین کوردستان یەک نەفەریتیانی ئەی تۆ چیەکی بۆ بەتاڵی ئەی بۆ دانانیشی ساڵێکی تربی بڵێ من شارەزایم بە یەک ساڵە توانیت مێشکێکی بەقوەت تەرکیزێکی باش وتووریایی بەکارهێنانی ئەنواعی سایت و ئەپلیکیشن و دانیشە بزانە ئەتوانی یان ناتوان اینجا یەکشتی کەشتان پێ بڵێم لەبەرەوەی اختصاسەکان زۆر بوون ئێستا وا خەڵکیش بەعام تەممەڵە نەخوێنەوارە بێ ئاگایە هەوڵ نایە بۆ نمونە زانکۆی تەواو کردو باسی بازارسازیمان کەسێ بازارسازی تەواو کردووە 2 ساڵ لەمە پێش ئەم 2 ساڵە مطالعەی نەکردووە کەواتە هیچ نازانێت 2 ساڵ تەواو وەزعەکە بەجێ هێشتووە من ئەم 2 ساڵە مطالعەم کردووە ئەو نەیکردووە کەواتە شتی ئەبدەیت و سەردەمیانەمانەوە باشە چی بکی تۆ یەکسەرشتە پێشەوە ئەمە زۆر زۆر جێگەی دڵخۆشی عزیزم بخوێنەرەوە زۆر بخوێنەرەوە ئەگەر تۆ ئێستا بواری وا هەیە لە کوردستانە چەندین کۆمپانیا خواخوایان نەفەرێکیان دەستکەوێ ئیشیان بۆ بکە کەسیش نییە و ئیشیان بۆ بکە ئەو ئیشە پێویستی بە چییە 40 کتێب 50 کتێب لەو بارا بخوێنیتەوە ئەیتۆ بەلای هەموو کەسێکە ئیتر کەس نییە لە کوردستان لە تۆ باشتر بە 50 کتێب تۆسی دنیا چەند وەزعێکی هێناوەتە پێشۆ کە تۆ توانی ئەمە بکەیت ئێستا بۆ نمونە تۆ دەرچووی بەشی دەرونزانی کۆمەڵ ناسیت بەڵام ئارەزوویەکت لە بواری پەروەردەی مناڵ هەیە بڕۆ 50 کتێب لەسەر پەروەردەی مناڵ بخوێنەوە لە یەک تەمەنی دیاری کراوە من دڵنیاتەکەم 50 کتێب لەسەر مناڵ بخوێنەرەوە لە لەدایکبوون بۆ 3 ساڵی دوای 50 کتێبەکە بزانە خەڵکە بینی لە ئاستی تۆ کەواتە تۆ لە ناو کۆمەڵگایەکی دواکەوتوو نەخوێنەوار و وڵاتێکی بچووک فرسەتێکی گەورە لە بەردەمە ئەم فرسەتە لە دەست خۆت مەیە
پێویستت بە کەس نییە اعترافت پێ بکە تۆ خۆت لەسەر پێی خۆت بوەستە هەموو کەسێ مەمنونتر ئەی لەوە چێ بازێکتان وا نەزانن وا بزانن من لە دەرەوە قساکەم نانا من لەوانی کە لە کوردستانن باشتر ئاگام لە کوردستان دڵنیاتانەکەم لەوانی کێسە لە کوردستان باشتر ئاگام لە کوردستان من ڕۆژانە کۆبوونەوە ئەەکەم تەلەفۆنەکەم ریسێرچەکەم ئاگادارم ئەزانم چیە گوزارێت بەڵام کابرا لە کوردستانە شەو دانیشێ بە دیار تەلەڤیزۆنەوە نازانێت دنیا چ خەبەرە ژیانی خۆ تەدمیر مەکە دانیشتۆ سەیری فەیسبووکەکە نازانێت دنیا چ خەبەرە ئێستا پێتەڵێم چی بکەیت یەکەم شت تا ئەتوانی گوێ ڕادێرە تا ئەتوانی چاوەکانت بکەرەوە و بە خێرایی زۆر ببیستە زۆر ببینە هەر شتێک هەستت کرد لە دەرەوەی مەوزوعەکەیە بەس بزانە چییە زانی چیە وازێ بڕۆ بۆ شتێکە بزانە ئەو چییە بزانە ئەو چییە بزانە ئەو چییە بزانە ئەو چییە کامەیان جەڕەسەکە لێیە وتی ئەمە بەخوا لە شتێکی گرنگە چێ بڕۆ بزانە دووسێ شتی کەی پێوەیە بزانە دووسێ شتەکەی تریش چی اینجا چی بکە بەرە ئەو شتە بەپەلە کۆمەڵێک کتێبی لەسەر بخوێنەرەوە خوێندنەوەیەک بەم شێوازەی کە پێتەڵێن ئەگەیتە سەر مەوزوعێ ئەزانی باسی چییە ئەی زانی لە کتێبەکەی پێشوە خوێندووتە تۆم حەزەرێکشت گێلەگرتووە پەرەگرافێ بخوێنە بیپەڕێنە دوو پەرەگراف پەڕێنە چۆ بەڵام ئەمە پێی ناڵێن خوێندنەوەی ئیهمالانە ئەمە پێڵێن عاشقی معلومات ئەوەندە تینوێتی ئەزانێ ئەمە ئەزانێت یەکسەرە چێ بۆ پەرەگرافەکەیت ئەزانێ ئەمیش زانێ یەکسەرە چێ بۆ لاپەڕەکەی تر ئەگاتە ئەو شوێنەی کە هەستەکان نایزانێ ئەو شوێنەی کە نایزانی ورد بەرەوە لێی هیچ سەری لێ دەرناکەی خەفەت مەخۆ هەر ئاچایکا بشن ئەوی پەڕێنە تا لەناو ئەم کتێبە ئەگەیتە شتێک هەستەکەی کە بە پێی ڕێڕەوی ئاوەکە ئەڕۆی ئەڵێ بە پێی ڕێڕەوی ئاو مەلە بکەن نەک بە پێچەوانە بۆ نمونە ڕووبارێکە لەوێ وەیە بەرەو ئاواوە ئەڕوا کەواتە من ئەبێت چی بکەم ئەبێ بەلەمەکەم ڕوو بکەمە ئەوێ تۆ زێجارجار سەوڵ لێم خۆی بە ئیسراحەت ئەڕوا کتێب خوێندنەوەش ئاوا تۆ چیەکەی باوی ئەوە نەماوە خۆ دنیان قاتی نییە بڵێ وەڵا ئەم بوارە بەس یەک کتێبی لێ تایە با بڕۆم لە بەریکە تۆ ئەم بوارە 1000 کتێب هەیە ئەم کتێبە دەپەڕی تۆ زۆر باش لی تێگەی ئیسفادی لە ئەو دەپەڕە بخوێنەرەوە کتێبەکەی تر 50 کتێبەکەی تر بەڵام ئەمە من باسی ئینسانی خوێنەوارەکەم کە مەوزوعێک هەیە ئەوێ زوو بگاتە نەتیجە بزانێ فەرع و فروعەکەی چییە ئەسلی مەوزوعەکە چییە جا یەکەم جار و دوم جار ئەمە قسە بۆ کەسێکەکەم کە خۆی ئەخوێنێتەوە ئەگەر بڵێن ئەی باشە گەنجی وامان لایەک ژیانە کتێبی نەخوێندێت و من ئەڵێم زۆر کە لە خۆ سوێن خۆ بڵێ بم کتێب خوێنمە لە ئەوڵە تا ئاخیر 5-6 کتێب بخوێنەرەوە لە ئەوڵە تا ئاخیر بڕۆ کۆمەڵی مەقالەی زۆر بخوێنەرەوە تا تۆزێ مستەوات بەرزە بێتەوە تێ ئەگەیشت فێرەبی ئینجا وەرە بم شێوازەی کە من ئەڵێم مطالعە کە تۆ ڕێککەوتی لەسەرەوەی بەخوا ئەو مەقالەیە زۆر گرنگ بوو شتی زۆری تایە ئەبێ بیزانم ئۆکەی بیگرەرەوە بەدەستەوە ئەمەیان شایەنیەوەی دووبارەشی بکەیتەوە وەرەوە سەر مەوزوعەکە دانێ نەخشەیەکی زەینی بۆ بکە سەر مەوزوعەکە دانێ فەرعەکانی سێریکی ئاوا نەخشە زەینەکە بکە هەمووی ئەزانی شەرح ئێمە ئاوایەمە ئاوایەوە وەڵا دانەیەکیان هەیە ئەرێوە چی بوو نازانی بڕۆ بۆ ژیانی ئەو شتی کە نایزانی ئەو بۆشایە مەهێڵە ئەوە پڕکەرەوە کە تۆ شتێک هەیە پێشتر خوێندووتەوە یان حەزی لێ کردووە یان سەرنجی ڕاکێشاوە یا تێگەشتی بەڵام ئێستاکە نازانێت قسەی لەسەر بڕۆ بۆ ژیانی ئەوە یەک دوو کتێب یەک دوو مەقالە ئەم لاولای بۆ بکە ئەو معلوماتەش بەدەست بێت ئەمڕۆ سەردەمی معلومات اینجا لە هەموو باریکشا معلوماتێ ئەگەر بەس کوردیە زانی فریای خۆت بۆ هەر چۆنێکت کردووە من ناڵێم
وا فێر بووە وا فێر ببە وا بزان خەڵکی وڵاتی وانە بۆ نمونە عەرەبیەکەت خراپ نییە زوو بیگەێنەرە ئەوەی بتوانانی کتێب و مەقالە شتی پێ بخوێنیتەوە سێرچی پێ بکەیت ئینگلیزی ئەگەر هیچ زمانە نازانی بڕۆ ئینگلیزی فێر ئەگەر فارسیەکە و باشە و باشیش نییە بە تۆزێت دەستکاریکردن چاکە بێ زوو بڕۆ ئەوەندە چاکی کە بتوانی گوێ بگریت و بخوێنیتەوەمان حتا زمانیش بزانی باشتر ئینگلیزی عەرەبی فارسی ئۆکێ ئەو کاتە ئاسانتر کتێبی زۆرتر دەسێت سەرچاوی زۆرتر دەسێت اینجا چیەکی ئەوەی کە ئەی خوێنیتەوە ئەگەر بۆ ئیمتیحانە بۆ مەکتەبە بۆ ئەم لایە بۆ ئەو لایە ئەتەوێ لەبیرە بمێنێ ئەوە ئەم شەو نمونەی واقعیتان ئێمێ کە چۆن پەلەپەل تۆ پارچە زانیاریە معلوماتێ مەقالەیە گوێنی زانیاریەکانی زوو ئەەکەیتە ناو مێشکت ئەی چەسپێنیت وە تۆ بەردەوام بە پێچەوانەی ڕێڕەوی ئاو مەلەمەک بەپی ڕێڕەوی ئاوەکە بڕۆ لە بوارەکە بخوێنەرەوە